لە پاش 37 ساڵ لە ترسی سزادان بێتاوان دەرچوو. ساڵی 1964 سێدزێرش دەکەنە سەر ماڵی کارلۆگ، ئەویش بەدەمانچە هەرسێکیانی کوشت. لە سەرەتادا کەیسەکە لە بەرژەوەندی کارلۆگ لەبەرەوەی لە حاڵەتی بەرگریکردن لە خۆی لە ماڵەکەیدا، بەڵام دواتر دەرکەوت هەر سێ دزەکە برای یەکتری بوو. بەردەوام لەگەڵ کارلۆگدا لە ناکۆچیدا بوو. هەر لەبەر ئەمە داواکاری گشتی تۆمەتباریان کرد بەوەی کە پلانی کوشتنی ئەم سێبرایی داناوە و بانگێشتی کردوون بۆ ماڵەوە بە هۆکاری دزی هەرسێکیانی کوشتوو. پاش ئەوەی لۆگ هەستی کرد کەیسەکە لە دژی وەرگەڕا بە تەواوی لە چاوەکان ون، هەرچەندە هەوڵێکی زۆر بۆ دۆزینەوەی درا بەڵام بێسوود. بەڵام ئایا دەزانن بۆ کوێ دیار نەما؟ لە هەمان خانووەکەی خۆیدا، لە ژێرزەمینی خانووەکەی خۆیدا، لە شوێنێکی تەسکدا کە مەترێک بە 2 مەتر دەبوو. ڕێکەوتنی لەگەڵ خێزانەکەیدا کرد کە بە تەواوەتی لە چاوان ون بێ لە ترسی لە سێدارەدان، هەروەها پێکەوە ڕێکەوتن کە نهێنیەکەیان بپارێزن، بەتایبەت لە لای منداڵەکانی، لە ترسی ئەوەی نەبا بۆ دراوسەکانی باس بکەن و ئاشکرا ببن. بەڵام لە پاش چەند مانگێک لە ڕووداوێکی کتوپڕدا هاوسەرەکەی مرد. منداڵەکانیشی گەورە بوون و وایان زانی باوشان ماوەیەکی زۆرە مردووە. بەو جۆرە لۆگ ماوەی 37 ساڵی لە ژێر زەمیندا بەڕێ کرد. لە پاشەوەی منداڵەکانی خانووەکەیان بەجێهێشت، 3 خێزانی تر نەشتەجێی خانووەکەی لۆگ بوون. بەبێ ئەوەی هەست بە بوونی لۆگ زۆر بەهێمنی لە کاتی ڕۆشنەدەرەوەی خێزانەکاندا دەهاتە دەرەوە و خواردنی پێویستی بۆ خۆی دەبرد و دەچووە ژێر زەمینەکە. بەڵام بەهۆی ئەوەی لە ماوە زۆرەدا خۆری بەرنەکەوت بوو، هەروەها بەهۆی تەپوتۆزی ژێر زەمینەکەشەوە تووشی ڕەبوو بوو. بەردەوام دەکۆکی. شەوێک لە شەوەکان خاوەن ماڵی تازە گوێی لە دەنگی کۆکی کارلۆگ دەبێت. ئەویش پۆلیس بانگێشتە. کاتێ پۆلیس دێتە شوێنەکە و شوێنی دەنگەکە دەکەوێت، پێیان دەڵێ کە کێیە و بۆچی ماوەی 37 ساڵە خۆی شاردۆتەوە. لێرەدا شتە چاوەڕوان نەکراوە کە ڕوودەت. ئەفسەرەکە دەڵێ باشە تۆ نازانی لە پاش دیار نەمانە چی ڕوویدا؟ دەڵێت نەخێ، چی ڕوویدا؟ ئەفسەرەکە دەڵێت دایکی دزەکان دانینا بەوەی کوڕەکانی پلانی دزیکردنیان هەبوو لە دژی تۆ، هەر بۆیە دادوە ڕاستە خۆبڕیاری بێتاوانی تۆی دەرکرد. بەڵام هەمووان وایان دەزانی تۆ مردووی. 37 ساڵی تەمەنت بە خۆڕایی بە فیڕۆز و ئەی دەبێت لە سایه حکومڕانەکەی مەسرود بارزانیدا چەند کەس بێتاوان لە زیندانەکاندا بوونیان هەبێ بەبێ ئەوەی تاوانێکیان ئەنجام داد.